ئەم کۆمەڵە مسلمانەی کە خەریکی داوان ئێستا لە کوردستان بەرامبەر بە عەلمانیەتی کوردی بەرامبەر هەر احتیلالێکی تر و هەر کەسێکی تر کە ڕێی شەیتانیزمی گرتووە ڕێگای قیامەتخوازی نەگرتووە ڕێگای دنیاویستی هەڵبژاردووە سەرمایەداری خەڵک کوشتن دزی گزی خراپەکاری و ئەمانەی تر کە ڕێگای دینەکەیان گرتووە پش و درێژانە ئیشەکەن دوو ڕوانگەی ئەصحاب الجەنەتەینەکەش صاحب الجەنەتەینەکە و کابرای مسلمانیش کە نەسیحەتیە کرد ئەوەشمان بینی دید و تێڕوانینەکانمان ئاوا فەرقیان هەیە لە سەرەتاوە نابێ خۆمان هەڵخەڵەتێنین بکەونە قاڵبی ئەوانە نابێ بە پێناسەی ئەوان ڕازی بین نابێ دید و تێڕوانینی ئەوانمان پێ قبوڵ بێ نابێ بەرنامە و سیستم و دەستور و یاسا و ڕێسای ئەوانمان پێ قبوڵ بێ ئەبێ بینەوە سەر هەموو شتێکی خۆمان لە دید و تەسەوراتی عەقایدی خۆمان لە دید و تێڕوانین و پێناسەی گەردوون ژیان و ئینسانەوە لە زانین و ناسینی خالق و وەزیفەی مەخلووقەوە هەموو ئەمانە هەرکی سەرشانی خۆمانە بێ خۆمان بیزانین تێ نابێ بە هیچی دیموکراتیەکە وەریگرین نابێ بە هیچی ئیشتراکی وەریگرین دەرەبەگایەتیان سیستمیان ئاغایەتیان هەرچی شتێک کە ئەوانە هێڵێن و کوردایەتیوانانیان ناویانە پێویستە پێمان ڕەفز بێ پێویستە خەباتکردنەکەشیانمان پێ ڕەفز بێ یعنی حکمی شەهید نادەین بەسەر کوژراویانە خەباتکردنەکە ئەشێ وەکو کافرێکی محارب یا وەکو فئەیەکی کافر حەشدی وەحشی بێتەوە بەرامبەر کوردستان ئەشێ ڕۆژە لە ڕۆژانی مشقوتێکمانە بێت لەگەڵ یانە هاوسەنگەر بین دژی کوفرێکی خەتەرتر و شەڕخوازێکی خەتەرتر چکە ئەمانە هێزی کوردەکەن خۆی هێزی مجتەمع کوردەکە لە خۆیە لەبەرەوە پارتی وێچێتی بە ڕۆژە لە ڕۆژانی ئیسلامی و کوردەواتیەوانان هەمویان یەکیان گرتبێ بەرامبەر بە داگیرکەرانێکی ترکە دێن بۆ کوردستان و خراپەیان لە خراپەی ئەمان زۆرترە بێ حتمما نەتوانن ئەو کاتە هاوسەنگەریان بن بۆی بەرگری لە ناوچەکە بکەن و لەگەڵ ئەهوانە شەڕڕینەکەیان بن ئەمما وەکو داخلی ئێمە شتێکین و کوردایەتی شتێکی تر ئێمە شتێکین و پارتی وێچێتی و عەلمانیەت و قەومیەت شتێکی ترە لەبەرەوە نابێت بە هیچ شێوێ لە دید و تەسەور و بۆچوون و پێناسە و هیچ صفەتێکیانە بکەوینە ژەر کاریگەری ئەوان قل هو الله ئەحەدی خۆمان کافیە